This is NRT's Dialogue. سڵاوتان لەبێ من توانە ئاسمان لاڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە لەبەر گرنگی بابەتی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمەڵقەی دیالۆگ جارێکی کە تەرخانەکەین بۆ قسەکردن لەسەر پرسی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری دوو میوانی تایبەتی بەرنامەکەمان کردووە یەکەمیان کاگ مستەفا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە خێراتنیکی تایبەتێکن هەروەها دکتۆر عوسمان عەلی وەیز ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بە خێراتنیکی تایبەتێکن لە میوانە هەمیشەیەکانی بەرنامەی دیالۆگیش دکتۆر زانا ڕەوف و دکتۆرە چۆمان هەردی بە خێراتنی ئەوانیشەکەن کاگ مستەفا لە جەنابتەوە دەست پێ بکەین ئێستا ئاخر مەشهەدی قسەکردن لەسەر بابەتی سەرۆکایەتی هەرێم و سازان لەسەرم بابەتە گەیشتۆتە چۆکەوەی کە تۆ ئەندامی مەکتەبی سیاسی یەکێ لەو حیزبانەی کە پرۆژەتان هەیە لە پەرلەمانە دووە مەشهەدی سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان دووە مەشهەدی ئەو کەیسە کە کەیسێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان و هەموو هاوڵاتیانی کوردستان دەبینین و هەز دەکەین کە بۆتە خولیایەکی گەورەیان کە هەست بە مەترسیەک دەکەن کەەوە نەگاتە نەتیجەیەکی باش دووە مەشهەدی ئەوەی من ئاگادارم ئەوڕۆ پارتی دموکراتی کوردستان لیژنەیەکی دروست کردووە بۆ سەردانی لایەنە سیاسیەکان بۆ ئەو چوار لایەنەی کە پێشتر پرۆژەیان بووە لە پەرلەمان و پێشتر بەیەکەوە هەر پێنج لایەنەکە حکوومەتی هەرێمی کوردستانیان دروست کردووە ئەوە بوو لە هەفتەی ڕابردوو یەکگرتووی ئیسلامی کوردستان مبادرەیەکی کرد چونکە هەستمان دەکرد هەموو لایەنەکان هەر پێنج لایەنەکە باس لە سازان دەکەن پرۆژەیان هەیە بەشێکی زۆریان و پێیان وایە دەبێت بگەینە نەتیجە خۆ دەبێت لایەنێک لە لایەنەکان مبادرەیە بکە بیجوڵێنێ داوای کۆبوونەوەی بکە ئێمە داوای کۆبوونەوەیەکی پێنجخۆڵیمان کرد وتمان ئەو پێنج لایەنە لەسەر مێزێکی گفتوگۆ کۆبنەوە هەر یەکەمان ڕۆئیا و دنیابینیمان بۆ مەسەلەکە چۆنە بێنینە سەر مێزی گفتوگۆ پرۆژەکانمان بێنینە سەر مێزی گفتوگۆ لە دوای ئەوەی کە سەردانی هەر پێنج هەرچوە لایەنەکەمان کرد هەمویان مەبدەئیەن لەگەڵ کۆبوونەوەی پێنجخۆڵی بوون و لەگەڵ سازان بوون لەگەڵ چارەسەرکردنی ئەو کەیسە بوون چونکە کەیسێکی چارن و سازە بە تایبەتی لەو پێچە ناسکەی هەرێمی کوردستان بۆیە هەمویان مەبدەئیان وتیان کۆبوونەوەکە باشە بەڵام فرسەتمان بدەنێ باشتر دراسی بکەین بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ڕای وا بوو کە فرسەتێک ببێ بۆی ئەوانیش پرۆژەیەکی خۆیان ئامادە بکەن ڕوئیای خۆیان بۆ ئەو مەسەلە گرنگە ڕوونتر بکەن و بێن سەردانی لایەنەکان بکەن ئەو ڕۆ لە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە دەستیان پێکردووە بەیانیش بە زانینی من سەردانی بزوتنەوەی گۆڕان دەکەن سەردانی یەکێتی دەکەن سەردانی کۆمەڵ دەکەن ئەوانە ئامادە باشین بۆ ئەوەی لە ئایندەدا لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆبینەوە هەموو پرۆژەکان بینی لەسەر ئەو مێزەیە تاوتویان بکەین هەر یەکەمان لە بەشێک لە پرۆژەکەی خۆمان بینە خوارێ و بەشێک لە داواکاریەکانی بەرامبەر بچینە سەرەوە بۆی لەسەر خاڵێکی مشتەرەک کۆبین چونکە ناکرێت کۆک نەبین دەبێت لە دوا ئەنجامدا هەر بگەینە نەتیجەیەک بۆ هەرێمی کوردستان بۆ ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی کوردستان سود بەخش بێت بۆیە قۆناغەکان لە قۆناغی ئامادە باشی کۆبوونەوەی پێنجخۆڵیدان وا تەسەوڕ دەکەم لە کۆتایی ئەم هەفتەیە کۆبوونەوەی پێنجخۆڵی ئەنجام بدرێت قسەکە لەسەرەوە بوو ینی ئێستا سازان بکرێت لەسەر و پرۆژانی هەیە ناکرا پێشەوەی ئەو پرۆژەیە بچێتە پەرلەمان ئەم جەولە سیاسی و سازانە سیاسی بکرێ وەڵاوەیەکێک بوو لە کەم تەرخەمی لایەنە سیاسیەکان دەبوو لایەنە سیاسیەکان جددیتر ئەو مەسەلەیان گربایە بەدیدی من پارتی دموکراتی کوردستان دەبوو لە هەمویان جددیتر بیگربایە چونکە سەرۆکی هەرێم لە حیزبەکەی پارتی دموکراتی کوردستانە و دەزانێ ویلایەتەکە ماوەکەی زۆر نەماوە لە 1970 تەواو دەبێت دەبوو ڕوئیای وازحتر و بە پرۆژەیەکی وازحتر هات بە ئەوە بوو پەرلەمان سەرۆکی پەرلەمان دوو مانگ لەمەوبەر سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کرد وتی ئێمە لە ئایندەدا لە بەردەمی کەیسێکی ئاواین ئێوە لایەنەکان کۆبنەوە ڕوئیای خۆتان وازحکەن سازانێکی سیاسی بکەن ئەوە بوو نەکرا ئەوە بوو نەکرا حاڵەتێکی سروشتی و طبیعیش بوو ئەو کوت لە پەرلەمانیانەی کە لە پەرلەمانی کوردستانن بۆ کەیسێکی ئاواکە بوعدێکی یاساییشی هەیە کە لە هەمان کاتدا بوعدێکی سیاسیشی هەیە پرۆژەیان تەقدیم کرد و پرۆژەکان خوێندنەوەی یەکەمیان بۆ کرا بەڵام نەتوانرا کۆدەنگیەک دروست بێ و بە دیدی من ناشتوانرێت کۆدەنگی لەسەر ئەو مەسەلەیە دروست بێ ئەگەر لایەنە سیاسیەکان لە ئاستی باڵا مەرجعی یەکەمیان بەرپرسی یەکەمیان مەکتەب سیاسیەکانیان لە دەرەوەی پەرلەمان نەگەنەیەکە و حاڵێکی ناتەندروستە بە دیدی من خۆی دەبێت پەرلەمان ئەو دەستگا و موئەسسەیە بێ هەموو کێشەکانی وڵاتی ئێمە چارەسەر بکە بەزداخی گرانم لە خۆناغی ڕابردوودا ئەو پەرلەمانە ئەو موئەسسەسی بوون و ئەو ڕۆڵە گەورەی لێ سەنراوەتەوە ئەوە داخە
ئەوە حەقی خۆیەتی هەمومان گلەیمان هەبێ بەس هەمووشمان بەنسبە و تەناسب بەشمان لەو مەسەلەیە هەیە ئەگینا دەبێت پرسی سیاسی گەورەی وڵات لە پەرلەماندا یەکلابێتەوە و سازانی لەسەر بکرێت بەتایبەتی پرسە نیشتیمانیە و سیاسیە گرنگ و چارەنووسازەکان بۆیە کاتێک ئەو پەرلەمان ئەو ڕۆڵی بۆ نەبینرا یا نەهێڵرا بیبینێ یا بەهای موئەسەسی بوون و گەورەیەکەی کەم کرایەوە ئەوجا لایەنە سیاسیەکان هاتنە سەرخەت کە دەبوو پێشتر هات بەنە سەرخەت بەدیدی من کاگە زانە بژارە یاسایەکان لە بەردەم چارەسەکنی بابەتە لەکوێ و چەندێکە بەڵێ کرێمە تەسەوری بۆ دوو جۆر سیناریۆ بکەین سیناریۆیەکیان لەناو پەرلەمانایە سیناریۆیەکان پەیوەندی هەیە بە حزبە سیاسیەکانەوە چکام هەردوو گەمەکاریەکان بە ئاراستەیە کارەوە ئەوەی کە تا ئێستا بەدی کراوە ئەوەیە کە پەرلەمان پاشکۆیەک بۆ سیناریۆ سیاسیەکانی حزبە سیاسیەکان نەوەک بە پێچاوانەوە یان تا ئەو پەرلەمان نەبووە کە فشاری لەسەر هێزە سیاسیەکان دروست کردەوە هێزە سیاسیەکانە کە بۆ شوێی کە ئەنێ گەمەکە ڕێبخەنەوە گریمان ئەگەر بەپی فشارەکەی ناو پەرلەمان من لەسەر جدوا و جدیەتیم ئیشە قساکەم بچ نەتیجەیە کاڕوات ئەگەر دۆخەکەوکو خۆی بمێنێتەوە بەبێ هیچ پرۆژە یاسایەک پێشکەش بکرێت بە قەنەعەتی من ئەمە لە دیەک لە دیوەکانە لە ساڵحی پارتی دیموکراتی کوردستانە ئاشکێتەوە بچی لەبەرەوەی کە ڕاستە لە مادەکانی 14 و 15 و 16 بۆنە لەناو یاسای سەرۆکایەتی هەرێمە باز لە حاڵتەکانی غیابی سەرۆکەکات یان فراغی شوێنەکەیەکات یاخود ئەو کاتانی کە متمانی لێوەرەگیرێتەوە نەسمان هەیە بۆنە لە حاڵەتێکا کە غایب بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگەیەکرێتەوە بەبێ ئەوەی تهدیدی وادەکەشی بۆ کرێ بۆ چەندێک ماوە لەو حاڵتانی کە مەنسیبەکە چۆڵە بێت سەرۆکی پەرلەمان جێگەیەکرێتەوە بەڵام لە ماوەی 6 ڕۆژابێ بانگەشە بکات بۆ هەڵبژاردن لە ڕۆژی جێگەکردنەکەیەوە لە مادەی حەڤەشە باز لەواکە ئەگەر سەرۆکی هەرێم ئەتوانی متمانی لێوەرگریتەوە بۆ نمونە کۆمەڵێک چەند مەرجێکی دانەوەی کە لەوانە بە سەر چواری ئەندامانی پەرلەمانە ئەگەر بێ وەرگیرێ فەرەزەن ئەم دۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی تیا هەیە لە دۆخێکان نییە کە نە حاڵەتی غیابی سەرۆک بێت نە حاڵەتی فەراغ بێت بەڵکو بریتە لە کۆتایی هاتنی یاسایەک چێ ئەو جیەتی کە ئەمەیەک لە هاکاتەوە من گومانمەیە لەسەر ئەوەی کە جێتێکی مختصمان هەبێت توانێم ئەممان بۆ حەسب بکە گریمان بێکێک لە گریمانەکانی ژوەرگرین تەنانەت ئەوش ئەوەیە کە سەرۆکی بەپێی مادەی 16 یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی پەرلەمان ئەبێتە سەرۆکی هەرێمی کوردستان بە وەکالەت دەماوەی 6 ڕۆژای ئەعلانەکەی باشە پێشوەخت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئاماژەی بۆەوەی هەوە کە من بەلانیکەمە پێویستم بە 6 مانگەی لە ڕۆژێک کە ئاگادار مەکەنەوە کەواتە جارێکتینەوە بۆچی ئەگەڕینەوە سەر و نەسەی کە لە ڕووی قانونیەوەڵێ المطلق یجری على إطلاقه واتە ئەوشتا لەسەر ڕەهای خۆی ڕاتەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان ڕەنگە لە پۆستەکەی خۆیان بمێنێتەوە بەس نازان بە چ نەسێک یەکێک لە گرفتەکان من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم زۆر جار بە نیگەرانیەوە لەو شتا ڕوانم کە ئەندێک جارڵێن پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی نییە بۆ ئەم بابەتە پارتی دیموکراتی کوردستان پرۆژەکەی زۆر ئاشکرایە ئەوش ئەوەیە کەم دۆخەوەک خۆی بمێنێتەوە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم بێت ئیتر بە یاسایەکەی ئەوەی کە پێشنیازی بۆ کرێت ئەوەی هێزە سیاسیەکان پێشنیازی بۆکەن ئەوەی کە نیگەرانی کە دروست بۆ لە 26 کە من بەش بە حاڵی خۆم بە شتێکی زۆر ئاسایی تێگەم ئەوەیە کە ئەڵێت ئەم پێشنیازانە بۆ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێت لەوە چارەسەرەکانی بۆ کرێت جدیەتبوونی ئەم هێزانشی کە پرۆژەکان پێشکەش کرد وابزانام لە بەرنامەکەی پێشوا بەڕێز فکرەیەکە تەڕح کرد لەسەر ئەوەی کە ئەم پرۆژەی کە هێزەکانی تر پێشکەشیان کردەوە چوار هێزە تەنها لە پێناوی بۆ سەرۆکی هەرێمی ئێستا یاخود بۆ سەرۆکەکانی تریشە لە ئایندە من گومانم هەیە بۆ هیچیان بوو بێت ینی نەبۆ سەرۆکی ئێستا نەبوو سەرۆکی دواترێت تەنها بریتە لە شڵەقاندنی گۆمەکە بۆی بە ئاراستەیە کابێت و جارێکتر مفاوزاتێک چانسێکی باشتر بدرێتەوە بۆ مفاوزات بەڵگەش لەسەرم قسەیە دووسێ خاڵ یەکێک لەوانە ئەگەر ئەم چوار هێزە پێشوەخت جدی بوون لە ئیشکردنەکەی بە یەک پرۆژە هاتە ناو پەرلەمانەوە بە یەک پرۆژە هاتوونە ناو پەرلەمانەوە بۆی کە بڵێن ئەمە پرۆژەکەی خۆیان و دوای تیانە پەڕان ئەگەر مەبەستیان بێ بە دەر لە سازانی شەکە بکەن دووەمیان ئەگەر ئەم هێزانە بەڕاستی ئەگەرانیە پرۆژەکە جێبەجێ بکەن بابێن جارێکتر لەناو پەرلەمانە خۆیان مناقەشی بکەنەوە بگەنە نەتیجەیە بەدەر لەوەی کە ئایا پێویستی بە سازان هەیە دیوە سیاسەکەی باز ناکەم بێنەوە بەناو پەرلەمانە مناقەشەی بکەن بەڵام ئەوەی کە بینیمانە چییە ئەوەیە کە ئەم هێزانە پرۆژەکەی خۆیان پێشکەش کردووە بەڵام لە ئەمان کات هەرێکیان بەجیا و هەریەکەشان بەجیا ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان فازات کە لەگە پارتی دیموکراتی کوردستانە هەمووشی داوای سازانە کاتەوە لە پارتی دیموکراتی کوردستان کەواتە لەمە بوومان دەرەکەوێت ڕەنگە ئامانجی سەرەکی لە پێشکەشکردنی ئەم پرۆژەیە تەنها سازاندنی دۆخێکی باشترە بۆ مفاوزات لە بینی ئەم هێزانە بە مەرجێکی دیاریکە و ئەوش زۆر ئاشکرا بۆمان دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێیەک ئەم هێزانە پرۆژەیەکی باشی بۆ پێشکەشکەن لە بینیانە باشترین هەڵبژێرێت و بۆی خۆی بگاتە دەرئەنجام بۆیە بەش بە حاڵی خۆ من ئەستەکەم ئێستا ئەوەندەی کات هەڕەشەیە بەنسبەت چوار هێزەکەی ترەوە باوەڕ ناکەم کات هەڕەشە بێ بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە بۆیە ئەمەش بەلای منەوە کە هەندێک جار بە غەریب سەیریەکەم کە پارتی دیموکراتی کوردستان زۆر شڵەژاوە بەم دۆخە کە ئەوایش دۆخێکی زۆر ئاسایی وەرگرتە چۆ بە نەتیجەم بابەتە ئەگەر ئاوە بم ئاراستەیە بڕوا بێتەوە بە ساڵحی خۆی یەکێکی تریش لەو غەڵەتانی کاسم کرد لەم پرۆژە پێشکەشکرا ئەم چوار هێزە
لەم بابەتیان توانی زۆر باشی بیان قۆستایەتەوە کە سیستەمی حکومیان تەنها کورد نەکردایەتەوە لە سەرۆکایەتی هەرێمە کاتی خۆی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ڕەنگە ماوەساش باش ئاگادار بێمە خۆشمان بەشدار بووین کە 6 پاکێجی ئۆپۆزیسیۆن پێشکەشی کرد دنیایەک پرۆژە یاسا هەبوو لەسەری کام یاسانە بێت جارێکتر بگەڕێنەوە بۆ پەرلەمان مناقەشیان دەربارەکرێ یعنی لەبری ئەوەی کە تۆ تەنها بیکەیتە پاکێجێکی گەورەتر کۆمەڵێک پرۆژە یاسای تریش هەبوو لەگەڵم پرۆژای پێشکەش کردا سازانێکی باشتر دروستە کرد واتە لێرە ئیتر بەخشین و وەرگرتن هەیە لە مفاوەزاتە لە بەرامبەر تەنازولکردن لەم بڕگەیە شتێکی ترم دەسەکەێت بەس ئێستا وای لێ هاتووە مفاوەزاتەکان حەسر کراوە لە چییە لەوەی کە سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێر یاخۆ لە دەروی پەرلەمانە تەنانەت بە دەرەجەیەکی کەمتریش بازە سەلاحەتەکانی سەرۆکەکری وەک ئەوەی کە ئیتر ئەگەر سەرۆک تەنها لە پەرلەمانە هەڵبژێردرا ئیترم وڵاتە بێتە شامی شەریف و هەموو شتەکان ئاسای بێتەوە لە کاتێککە ئەمە خاڵە هەر لاوازەکەی ئەو بابەتەیە کاکری گفتوگە لەسەر کرێت تایبەت بە سازانی نیشتیمانی دکتۆر چۆمان تێڕوانی جەنابەتە ڕاستیەکەی سێ شت هەیە لێرە یەکەمیانەوەیە سەرکردایەتی سەرۆکایەتی بارزانی بە پێی ئەو یاسایی کە هەم یەکێتی و پارتی و هەموو لایەنەکان ئیمزایان کردو لە ڕووی عرفی دیموکراسی و کۆتایی پێهاتەوە کە ئێمە باسی یاسایەکی سەرۆکایەتی تعدیل کراوەکەین و پرۆژە یاسایی جیاواز تەقدیم کراوە ئەمە بەستمانەوەیە ئەم پرۆژە یاسایی وەکو مفاوەزات بەکاربێنین بۆی کاک مەسعود ماوەکەی درێژ بکاتەوە و لەوەشدا تۆزێ یارمەتی دۆزی دیموکراسی با بۆی کە دەسەڵاتەکانی خۆی کەم کاتەوە و لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرە جارێکی تر یا ئایا و پرۆژەی کە ئێمە تەقدیممان کردووە بۆ ئەوەیە کە بەڵێ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بووە بە پێی یاسا ئێستا چیتر سەرۆکی کوردستان نابێ ئێمە سەرۆکیی ترمانە بێ و ئەم گۆڕانکاریانەی کە ئیکەین بۆ سەرۆکی داهاتووە بۆی ئێمە دڵنیا بینکە و هەموو دەسەڵاتێکە قۆڕ کراوە بۆ لەم پۆستدا جارێکی تر لە کەسی ترا کۆ نابێتەوە پرسیارەکان ئەوەیە مەسەن لایەنێکی زۆر لە بەرنامە جیاوازەکانە پرسیاریەوە کە نەڵێن ئایا بە بڕای تۆ دەستکەوتەکانی سەرۆکی هەرێم تا ئێستا ئەو مافەیە داتێک کە دووبارە ببێتەوە بە سەرۆکی هەرێم بە بڕای منەمە ئەسڵەن پرسیارێکی غەڵەتە پرسیارەکە ئەوەیە کە لە ڕووی قانونیەوە و قانونی کە هەمومان لەسەری ڕێکەوتن و پارتی بۆ خۆشی ئیمزای کردووە سەرۆکی هەرێم ماوەکەی کۆتایی پێدێ ئەم مفاوەزاتەکەواتە لەسەر چییە؟ ئایا ئێمە مانەوێ مفاوەزات بکەین ئەم سازانەی کە باسەکرێت لەسەر چییە؟ ئایا ئێمە مانەوێت پارتی دیارە تا ئێستا هەموو لایەنەکانەڵێن ڕازی نەبووە دیارە بەم پێشنیارانە و ناشزانینەوە لەم کۆبوونەوەی کە لەم هەفتەیە ڕۆدا هیوادارین هەنە بەرچاوڕوونی زیاتر ببێ بەڵام پێشنیاری ئێمە ئەوەیە کە ئەو سەرۆکایەتی کە هەیە بەو شێوەیە کە هەیە دەسەڵاتەکانی قڕ کردووە گۆڕانکاری بەسەردا بێ بەڵام ئایا ئێمە ڕازیە بین بەوە ئەگەر کاک مەسعود هەر سەرۆک بێت چەند جاری تریش هەڵبژێرێتەوە ئەگەر ئێمە بەوە ڕازی نین ئایا پارتی بەوە ڕازیە بێ پارتی ڕازیە بێ کە هەم گۆڕانکاری هەم سەرۆکی هەرێم لا ببرێ کە بارزانیە و هەم یاسای سەرۆکایەتی گۆڕانکاری تیا بکرێ و ئایا لایەنەکەی تر ئەوەیە پارتی ئایا ئەوێ سەرۆکی هەرێم مەسعود بەرزانی بێ و بە هەموو دەسەڵاتەکانی ئێستاوە و هەتان ماوەیەکی نادیاری کراو ئەنی ئەم پرسیانە بە بڕای من هێشتا زۆر ناڕوونن و هیوادارم لەم هەفتەیە ڕوون ببنەوە بە بڕای من ماقولە ینی ڕێگەی تێچێ بە بۆنێوەی کە گەرچی لە ڕووی دیموکراسیەوە بەڕاستی کارێکی ناڕەوایە کە ئێمە بڵین درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بەڵام لەگەڵەوەشا لەبەرەوەی بارودۆخەکە زۆر نالەبارە و سازان تا ئێستا ڕووی نەیاوە و لە ماوەی جەنگین و هەروها ئێمە ئەتوانین بڵین باشە ماوەی سەرۆکایەتی مەسعود بەرزانی درێژەکەینەوە بۆ 2 ساڵی تر بەڵام ئایا گەرنتیمان هەیە پاش ئەوە ئەو داواکاریانەیە کە ئێمە هەمانە هەڵبژارنی سەرۆک لە ناو پەرلەمان و هەروها تەشکردنی دەورەکەی بە ڕۆڵێکی تەشریفاتی ئایا ئەتوانین یاسایەک دابنین کە نەگۆڕێ لە پەرلەمانی کوردستانە و ئەمەمان بۆ زامن بکە پێم خۆشە دکتۆر ئەسوان دکتۆر ئەسوان جەناب ڕاستە زۆر سپاس کاکە جوانە خۆشحاڵم لە خزمەت ئەو خوشک و برا بەڕێزانە دیالۆگێکی من دەکەین پێشنیازش دەکەم بۆ بەڕێزێت لە بەرنامەیەکی تری کراوەدا دەستورناسان خاڵ بە خاڵ گفتوگۆ لەسەر یەک بە یەکی خاڵەکانی یاسای سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بکەن تەسەوڕ دەکەم ئەم کەناڵە بێلایەنە جوانە دەتوانێت ڕایەکی گشتی واضح تەندروست دروست بکە خۆ ئەگەر خەڵکانی دەستورناسی دەرەوەی لایەنگیری سیاسیشتان دەستکەوێ تەسەوڕ دەکەم بتوان باشتر لایەن نەگیرانە شۆڕەیەکی دەستوری و قانونیانەی خاڵ بە خاڵی ئەم بکەن خەڵکانی پێویژدانی شو ئەم زۆرستانە مەسەلەوە نییە کە لایەنگیری سیاسی بووی تر ناتوانێت شۆڤەیەکی واقعی و منتەقی قانونیانە پێشکەشکە بەڕای من مەسەلەکە نە قانونە نە پۆستی سەرۆکایەتی هەرێمیشە ئەم تەنگشەیە پەیوەندی بە ئاستی پێگەشتووی نخبەی سیاسیەوە هەیە ئەگەر جەنابێت لە سەیرێکی خوێندنەوەیەکی قانونی سیاسی کۆمەڵایەتی فکری بۆ دۆزگرەوەی کورد بکەی
لە پێش شێخی نەمرۆ لە سەردەمی شێخەوە هەتا ئێستا ئەبینی نخبەی سیاسی لە سەبژێری سیاسی و لە سەبژێری ڕۆشنبیری و معرفی و ئەوانەی کە قسەیان هەیە لەسەر گرفتەکان لەسەر پێشکاتەکان بە قۆناغی زۆر بە زۆردا ڕۆیشتوون. لە سەردەمی شێخدا ئاستی کۆمەڵایەتی و ئاستی عاشاعری و قەبیلی شێوەیەک بە 2000 نخبەی سیاسی بەم ئاراستەیەدا هەڕۆیشتووە هەیە کە لە دوتوێ مێژوورا باز دەکرێت. دواتر شۆڕشەکان تا شۆڕشی ئەیلول کە بە گوێرەی هەموو پێدراوەکان لە ئاستی پێگەیشتووی سیاسی دروستبوون یەکئیرادەیی سیاسی بەرچاوڕوونی لە لەوحەی شانۆی سیاسی لە ئاستی ئیرادی نەتەوەی و نیشتیمانی لە ئاستی پرس و پەنتەگەرەنگەکان ڕوئیاکی تر وازەحترە. ئەگەر جەنابەت بفەرمووی یەکەم دیکۆمنتی کۆنگری دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە 36 بخوێنیەوە جگە لە پرۆگرام و پەیڕەوەکە دیکۆمنتێکی هەیە بە ناوی کۆنگری نیشتیمانی ئەزانی کە لە پێش خۆی و لە دوای خۆی ئەم حیزبە و ئەم شۆڕشە توانەویانە دابڕانێکی تەرجز بکەن لە منتەڵەقی کۆمەڵایەتی فکری سیاسی پێگەشتووی مؤسساتی ئەم وڵاتە. 2000 بەداخەوە دیسان نخبەی سیاسی کوردی تووشی شکست لە شەستەکان و ئەمە بارگراویە بەڕای من لەگەڵ خۆی هەڵگرتووە تا 92 بەرەی کوردستانی لە فترەیەکی کەمدا توانێت قۆناغی زۆر گەورە مێژووی ببڕێ. 2000 لە 92 کە بڕیار بوو دیموکراسی جێگەی خۆی بگرێ و هەڵبژاردن بکرێ و دەسادۆستی دەسەڵات بگرێ و مؤسسات و دەوڵەتی مؤسسات دامەزرێنین دیسان معلومی بەڕێستانە کە جارێکتر نخبەی سیاسی ئەم وڵاتە دەستەبژێری ئەم وڵاتە لە ژێرپاساوی زۆر بە زۆردا ئێمە تووشی چ دوڕیانێک بووین کە خۆمان نەگرتوێتەوە هەتا دەگاتە واشنگتن لە تێگەیشتن بۆ ڕێکەوتنامەی واشنگتن کە لە پەرلەمانی کوردستانیش بە یاساییکرا قۆناغی زۆر بە زۆر بە ناوی ڕێکەوتنامەی استراتیجی ڕۆیشتووە. ئێستاش بەڕای بە تێگەیشتنی من هەرێمی کوردستان بەم 4-5 میلیۆنە بەم حیزبانەی ناو دەسەڵات و دەرەوەی دەسەڵات بە دوو حیزبە سەرەکیەکە و بە دوو حیزبە ناسەرێکەکە هەمویان لە ڕیتمی گشتیدا هەمان ئۆباڵی مێژوویان لەسەر شانە کە چۆن سەیری بە دامەزراویکردنی ئەم وڵاتە بە دامەزاندنی حکومڕانێکی تەندروست بە سەسپاندنی ئۆرگانەکانی دەوڵەت بەدەر لەو شەحنەی کە مێژوو لەگەڵ خۆی هێناوە تا ئێستا و بەدەر لەو بابەشێکیش بێڵینەوە بۆ جۆرێک لە دەسوەردانی ئەملا ئەولا بەڵام ئەگەر سنتەر وەکو نخبەی سیاسی وەربگری بەڕای من نەیانتوانیوە بە بەراورد بە قوربانیدان و بەرخۆدانی خەڵکی کوردستان لە پرسە دیموکراسی و پرسە دامەزراوەکانیشدا بتوانن لە دەرەوەی نەزەریات بە عملی قەولەن و عەمەلەن وەکو قورئان دەفەرمێ یا ئەیوهەلەذینە ئامەنوا لما تەقولون ما لا تفعلون ئەم قەول و عەمەلە بەڕای من گاپێکی زۆر دیاری کراوی و بەرچاوڕوونی تێدا هەیە. ئەگەر ئەوە نەبێت ئێستا جەمسەرگیریەکە لە بینی دوو جەمسەرالایەک داوای ئەوە کە نظامەکە بگۆڕێ بۆ نظامێکی پەرلەمانی سەرۆکی هێرێم بێ بە سەرۆکیی تەشریفاتی ئەندامانی پەرلەمان هەڵی بژێرن لایەکی کەش بە شێوە لە شێوەکان بۆمان دەرکەوتۆ بەم تەرحە ڕازی نییە و بەرپرسەکانی داوای ئەوەکەن بە ڕاستەوخۆ خەڵک سەرۆک هەڵبژێرێ بە دەسەڵاتێکی زۆرەوە ئەمە وڵاتێکی پێویستمان بە سەرکردەیەکی بەیەسەیە لەم جەمسەرگیریە مەسئولیەتی ئەم حیزبانە چیە؟ داهات مەسەرە و خاڵی کە خزمەتتان بکەم جەناب دەزانی یاسای ژمارەیەک و یاسای ژمارە 2 کاتی خۆی کە ئەو کاتی یەکگرتووی ئیسلامی لەدایک نەبوو و ئاساییە کە قەواعیدی دەستوری چاقوەستوو نەبێ بە تەوافقی 100% تەواوی پەرلەمانتارانی کوردستان نووسراوە واتە ئەگەر بڕیار بێ ئێمە قسە لەسەر سوڵتەیەکی مؤسس بکەین لە نێوان دوو کەوانەدا ئەوە پەرلەمانی یەکەم ئەو پەرلەمانە بووە کە دیدگای نەخشی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا نەخشاندووە. ئاسان نییە بە تێگەیشتنی ئێمە تۆ هەر کاتێک زۆر ئاساییە تۆ قەواعیدی دەستوری دەگۆڕی جارە قەواعیدی دەستوری تەسەوور دەکەم ڕای بەڕێزم کاکتۆرزانان لەگەڵم هاوڕا بێ و ئەگەر جیاواز بێ ئاساییە 3 مەدرسەی سەرەکی هەیە بۆ قسەکردن لەسەر قەواعیدی دەستوریەکان واتە ئەوانەی کە سروشتی مؤسسەیەک و سروشتی سیستەمی سیاسی لە وڵاتە ڕێک دەخەن بە ئابووری و سیاسی و فەرەنگی و کۆمەڵایەتەکەی هەتا دوایی بەشێکیان بە قەواعیدی سەرفی قانونی لە قەڵم دەدەن بەشێکیان دەڵێن قەواعیدی سیاسیە بەشێکیان دەڵێن قەواعیدی مزدەوەجە. قواعد مزدوج لای من مقبولترە قواعد دەستوریەکان قواعدی قانونی و سیاسین لە یەک کاتدا کەواتە ئاسان نییە و ناشکرێ وە گونجاویش نییە کاتێک بەگەمەی 55 لەم لا دانیشن ئەبوو کاروان کە هەر لێرە دانیش ببێتە 56 حەق بە خۆت بدەیت سروشتی سیستەمی سیاسی و سروشتی قانونێکی سروشت قواعد دەستوری بگۆڕی ئەگەر ئەبوو کارزانێکیش لە دەرگای ڕاست هاتە ژووری سپینێ دیسان ئەم لاش
ئەم هەڵبەزە و دابەزە بکە بە سروشتی سیستەمی سیاسی ئێمە دەستورمان نییە تا قەواعدی دەستوریمان گۆڕی بێ ئێمە وەزعێتێک یاسایەکمانەیە کە لە پەرلەمانی ساڵی 92 بە وەزای خۆمانەزانین کە چۆن لە ئاخیرا کریان بە 50 دوایی خۆیان بێڕێزیان کرد پەرلەمانەکە و دابەشیان کرد و کاتێشان لیا و شەڕی ناوخۆ دروستبیانی تۆ باسی دەستورێک ناکەی کە ئقرارکراوێ و خەڵک دەنگیاوی استفتا لە سەکرابێت تا بڵێ ناگۆڕێ بە سەرچاو کاکەتوانە دواتر ئەم پرسیارەش بە شێوەی لە شێوەکان ئاراستی بڕای بەڕێزم کاکە دکتۆر زاناش بکە ئێمە قەواعیدی دەستوریمان هەیە لە کوردستان قانونی دەستوری کە تعریف دەکرێت پێناسە دەکرێت تەنها بەو گەڵاڵە نامەیە پێناسە ناکرێت کە لە 122 مادە پێکاتوە وەلانی کەم عورفێکی دەستوریمان هەیە و چەندین قەواعیدی سروش دەستوریشمان هەیە بە جۆرەی تعریفی مەوزوعی بۆ قانونی دەستوری قانونی سەرۆکایەتی هەرێم قانونێکی سروش دەستوریە قانونی پەرلەمان قانونێکی سروش دەستوریە قانونی هەڵبژاردن قانونێکی سروش دەستوریە ئەو قانونێکی کێشکاری ئەنجومەنی وەزیران و سوورتای قەزایی و موەسسە دەستوریەکانمان بۆ ڕێکدەخات ئەمانە هەمویان قەواعیدی سروش دەستورین واتە لە کۆی گشتیدا بڵێ دەسوور گرنگە بۆ ئەوەی جارێکی تر دامەزراوەکانی ئەم وڵاتە لە قاوداتەوە و پارتە سیاسیەکان باشتر ئەمانیان هەبێت لە گەمەی سیاسی ئەمە بەڵێ گەرنگە بەڵام بە هەمان شێوە قەواعیدی سروش دەستوریمان ئەم قەواعیدە شتێ بگۆڕن غێر ئەمە پەرلەمان ڕێگەیاوە بە شێوەیەکی یاسایی جا من ئەو خزمەتەر با بکەم بە جیاواز لەگەڵ قسەی بای بەڕێزم کاکە مامۆستا مستەفا و کاک دکتۆر من پێم وایە هەموو دامەزراوەکان لە سیستەمی پەرلەمانیدا چێک بەڵانسیان لە نێواندا هەیە یان بمانایەکی تر دەسەڵاتێک مەرجع نییە بۆ ئەوی تر بۆ دەسەڵاتێکی تر من دواتێ دەگەم کە لە سیستەمی جەمعیە تەدەروس هەیە حکومەت تابعی پەرلەمانە لە سیستەمی ڕئاسی کە ئەلبەتە نەخشاندنی جۆرا و جۆری هەیە فەسلێکی سوڵتاتی تایبەت بەخۆی هەیە ئەوەی کە لە سیستەمی پەرلەمانی هەیە تەعاون و تەنسیق و ڕقابەی متەبادل و تەوزیعی اختصاساتی نێوان دامەزراوەکانە یەکێک ڕادەگرێت سوڵتە تۆقف سوڵتێ و دەسەڵات لە نێوانیان دابەش دەبێت لێرەژە قسەکە ئەوەیە تەنها دامەزراوەی پەرلەمان بەرپرس نییە لە ئیشکاری ئەم وڵاتە دامەزراوە فەرمی و نافەرمیەکان لە ناو مؤسساتی سیاسیدا بەرپرسن لە سیستەمی سیاسی بەمانایەکی تر دەمەوێت بۆ وەڵامی پرسیارەکە لە کۆی گشتی دوازار ئەمە عرض بکەم ئەگەر لە مادەیەکی لە مادەی دەی بڕگەیەکی یاسای سەرۆکاتی هەرێمیش نەنووسرابێ کە ئەم مؤسسەیە یاسای تایبەت بە پرسی سەرۆکاتی هەرێم پێشکەش دەکات بە تێگەیشتنی من نەک بە تێگەیشتنی من ئەوەی کە لانێکم بڵێ ئەو زانیاری کە لای ئێمە هەیە ناکرێت مؤسسەیەک ئەوە لەوە بگەڕێ کە هەتا ئەم لەحزەیە تەواوی ئەو یاسانی کە سروشتی دەستوریانەیە بە سازازن و بە کۆدەنگی تێپەڕیون نەک بە پەنجازایەتێک بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێت بە تێگەیشتنی ئێمە قەواعیدێکی سروش دەستوری تۆ بێ ئەمڕۆ بووی بە زۆرینە سیستەمێک بگۆڕی و شێوازێک بگۆڕی سپینی بەڕێزێکی تر بوو بە زۆرینە سیستەمێک و شێوازێکی تر بگۆڕی ئەمە کۆمەلگا دەشێوێنێ آخر قسەم ئەوە بێت بەخشەمێکەوەی لەگەڵ تەکمیلی و سازانە بێ زێت نەبێ لیژنەی پێکەنانی دەستوری بە چەند ئەندام پێکات لیژنە 22 کەسێکە بە چەند دەنگدانی لەناو پەرلەمان لێکرا بە 70 دەنگات کۆدەنگی لەکوایە بوو هەنی کەواتە و سازانی کە بەڕێزت باسیەکەی یاسای سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی کە لە پەرلەمانە ژمارەیەکی ساڵی 2005 تعدیلی یەکەمی لە 2006 تعدیلی دومی لە 2009 تەنانەت تعدیلی ئەخیری کە لە ناو پەرلەمانی کوردستانەکرا لە خولی سێمیانە تایبەت بوو بەوەی کە لەمە دو تەکلیفکردن تەنها بۆ سەرۆکی ڕاستپێدراوە بێ بۆ جێگرەکەی نابێ بە چی کرا هەمی بە زۆرینەوە کەبینە تێپەڕێنراوە بۆیە ناکرێت تۆ ئەسڵەکە ناکرێت ئەسڵی یاساکە خۆی بە زۆرینەوە کەمینە بێت کەچی تعدیلکردنەکەی پێویستی بە تەوافق و ئەو شکالتەکە لێرەوە دەست پێ کات کە تۆ بێدیانی لیژنەی سازانی دەستوری هەمومان ئاگامان لێ بە 71 دەنگهێنا ئەمە ڕێژێکی زۆر بەراوردی ناوبڕێک و ئەگەڕێنەوە بە ڕوخسەتان دوام ناوبڕا ئەگەڕێنەوە بەردەوامە بین لە گفتوگەکەمان جارێککە سڵاو بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم پێش ناوبڕەکە بابزانم جەناب بەڵێ قوربان هەموو ئەم یاسانەی کە سروش دەستوریان هەیە لە لای من کارێکی زۆر ناعەقلانی و نادەستوری و نامونەزەمی
و ناپێگەشتووی لە نخبەی سیاسی و لە کاری پەرلەمانیان بۆیە من لێرەوە 23 حوزەیران و هەر 23 حوزەیرانێکی تر پێشتر یا دواتر ڕووداتەوە پارتی بیکە یا دوولایان بیکە یا سێلایان بیکە زیاتر بیکە کەمتر بکە بە کارێکی نەعەقلانی لە کاری پەرلەمانی و لە کاری دامەزراوەی لا دەزانم ئەوە پێم وایە ئەم وڵاتە بەرەو ئاراستەیەک دەبا کە تایدا بەردەوام فەوزا و بەردەوام نائیستیقراری سیاسی و سرنجام کاریگەری سلبی دەوێت بۆ سەر ئاشتەوایی کۆمەڵایەتیش لەو ڕۆوە من کاکە دکتۆر و بەڕێزان دڵنیا دەکەمەوە کە تەواوی ئەو یاسانەی دوای 2009 دانراون هەرچەندە خۆ دوو پارتی سەرەکی زۆر هەوڵیاندا ئۆپۆزیسیۆنی جاران بێتە ناو دەسەڵات و من لەگەڵ ئەوەدا نەبووم کە بێتە ناو دەسەڵات و ئەرکانی خۆیان و کۆپۆزیسیۆن تەواوکەن بەڵام تەواوی یاسایەکانی تر ضرورەتێکی تایبەت ئەوەی کە شەشڕۆم پێی دەڵێ مەسلحەتی وەتەن فۆقی زەمیعە یان ئەوەی کە دیگۆل پێی گوت کاتێ بەرگری نیشتیمانی پێداوێتی نیشتیمان بێتە پێش دەسول لە شوێنێکی ترە ئەمە بۆ هەموو حاڵێکی تر نا جام حاڵەتانە ئێمە لە دەروی تەنزیم کار بکەین بەردەوام دەکەوین حاڵەتی فەوزەوە و دەکەوین حاڵەتی لا قانونی و غێر دەستوریەوە بۆیە ئەم یاسای کە بە ڕێزیشی ئاماژە پێدا سەبارەت کە دکتۆر مەسەلی یاسای ژمارە 1 و یاسای 2005 بە تەوافقی تەواوی لایەنە سیاسەکان دەرچووە و ئەگەر تەوافقی مرکزی بڕیار و لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان لەگەڵ ممکنی دەرچوونی یاسایەکی لەم چەشنە نیە ئێستاش بە هەمان شێوە دەستکردن بۆ گۆڕینی سیستەمی سیاسی بەبێت سازان و بەبێت تەفاهمی یان لەسەرەکە نییە و ئەمە نەکە لە نێوان کوردستاندا هەیە دڵنیا دەکەم لەو دەوڵەتانەی کە سەدان ساڵ لە ئیستیقرار سیاسی و دەسووریان لە سوێن و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی مؤسساتی و لە ڕووی ئیداریەوە کۆنگرێس زۆرینەی دیموکرات بێ یا کۆماری ئەم تەفاهم ئەم سازان و ئەم لێکتێژنە لە نێوانیاندا هەیە کە دکتۆر زانا سەبارەت بە لیژنەی دەستچوو تەواو هاوڕام لەگەڵ بەڕێزی زۆر بەداخەوە پارتە سیاسەکان ئەم پێزلایانە سەرەکیان نەیانتوانی وێنەیەکی دوانمان لەوە نیشان بدەن کە سازانی هەمووان و بەشداری هەمووان و کارایی هەمووان کاتێک بەشی لە پارتە سیاسەکان لە دەسەڵات خۆیان بینی بەعدەدی زۆر و کەم ئەوانەیان پشتگوێ کە کورسێکیان هەیە بە پاسایەوەی گویا ئەوانە لە ئەنگلی پارتین لە پارتی نزیکن دۆستی نزیکی پارتین و هەتا دوایی هەم ئیتهامیان کردن بە تابع و مەتبوع هەم ئەوەی کە دکتۆر دەڵێ کە پێویست بوو لە بزوتنەوەی ئیسلامیەوە هەتا حیزبی شوعی لە ئاراستەوە هەتا دەگاتە حیزبی سۆسیالیست و لە خەڵکی تریش بەڕای من دەکرا ئەم لیژنەیە و ئەم یاسایە بە شێوەیەکی دەرچووبایە جەنابەت ئەم کەسایەتی ڕۆژنامە ڕستەم محتەبەری و جەنابی دکتۆریش بازدەزانی گفتوگۆیەکی یەکجار زۆر لەسەر قانونی ژمارە چوارکرا کە بە ئاراستێکی تر لەدایک ببێ و خەڵکی تر بەژار ببێت تایدا بەڵام بەداخەوە احترام هەیە عەقڵەتی زۆری نەوکەبووینە لە بەرامبەر سازان لەسەر پرسە نیشتیمانیەکان ئەمە خستوونێتە ئەو دووڕیانە و ئەمە ئەو پێشهاتەی هێنا کە ئێستا هەیە بۆیە من وەکو چۆن لەگەڵ ئەمە ناکۆکەم بە هەمان شێوە کاکەتوانە دەستبردن بۆ هەر پنتێک کە پەیوەندی بە سیستەمی سیاسی حکومڕانی هەیە ببێت بووکتکە دوازار کارکتەرەکان لە وڵاتدا چێن جگە لە موسساتە ڕسمیەکان چی هەڵیان نەسوڵێنێ موسساتە نافرمەکانن جەناب هەمومان باش دەزانین حیزبەکان لە وڵاتی ئێمەدا و لە تەواوی شەرعدا و بگرە لە شوێنانی وایە ئەوان کارکتەر و فاعیلی سەرەکی کاری پەرلەمانی کاری حکومڕانی بۆیە بەبێ لێک تێگەشتن و تەفاهمی نێوان ئەوانە هەر مامەڵەیەکی تر بە تێگەشتنی من مامەڵەیەکی ناتەندروستی نایاساییە تێگەشتن بەڵێ مامۆستا وڵا باسی سازانی کرد کاک دکتۆر و باسی ڕۆڵی پەرلەمانی کرد و باسی ئەو پرسە نیشتیمانیە گرنگانەی کرد کە بەبێ سازان نابێت پەڕن هەومان هاوکۆکین بەڵام خەلفیەت و ڕابردووی پەرلەمانی ئێمە و لایەنە سیاسیەکان وانییە ئەگە بگەڕینەوە بۆ ساڵی 2013 هەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کەوش هەر پرسێکی وەکو ئەوڕۆ کێشە بوو و پرسێکی نیشتیمانیەوە ئەگەر مەزانندەی تاویکەم هەر ئەو کاتەش پەرلەمان بە زۆرینە و کەمینە تێپەڕان خۆ کاتە ئۆپۆزیسیۆن هیچی دەنگی بەو پرسە گرنگە نەدا و پەرلەمانش ئەو ڕۆڵەی بینی و کە جەنابەت فەرمووت پەرلەمان نابێ ئەو ڕۆڵە ببینێ چونکە پەرلەمان لەگەڵ دەسەڵاتەکانی تر هەماهەنگی هەیە نەک ڕۆڵی دەورە بێنێ بۆ یەکلەکردنەوەی پرسە چارە نووسازەکان ئەوە لەگەڵ ئەوە گرفتێکمان هەبوو لە 2013 تێپەڕی بەڵام ئێستا کە هاتوۆتە پێشەوە دکتۆر زانا باسی ئەوەی کرد ئەو چوار لایەنە هاوپەیمانێتی یا لێک نزیکی یا هاوپڕۆژەکەیان ئەوەندە تۆکمە نەبوو دەیانتوانی بەیەکەوە شتێککەن
ئەوە دلیلی ئەوەیە کە ئەو چوارلایەنە سیاسیە کە ڕۆڵیاندا بە پەرلەمان و لە پەرلەمان پرۆژە یاساکان خوێنەوان بۆ بکرێ و بە یەکەوە پرۆژەیەک تەقدیم نەکەن بۆی بلۆکبەندی دروست نەبێ من واتە سەوڕ دەکەم وەستی مەسئولیەتی نیشتیمانی بوو خۆ ئەو چوارلایەنە هەر چوارلایەنیان کۆکن لەگەڵ ئەوەی سیستم دەبێت پەرلەمانی بێ و دەبێت سەرۆک لەناو پەرلەمان هەڵبژێرێ دەبێت دەسەڵاتەکانی تعدیل بکرێن بەڵام ڕێگایان بەخۆ نەدا بلۆکبەندیە دروستکەن چونکە دەزانن وەزعی هەرێمی کوردستان ئەوە هەڵناگرێ وتیان ئەگەر پارتی دموکراتی کوردستانیش پرۆژەکەی خۆی هێنا بە ئەو چوارلایەنە خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکەرە دوایی دەگەیشتی نەسازان دەنا من قەنەعەتم وایە ئەو چوارلایەنەش ئێستا گەیشتوونە قەنەعەت نابێ بە زۆرینە و کەمینەی پەرلەمانی ئەو مەسەلەیەک لابێتەوە ئەوە خاڵێکی دووەم باس لە متمانە و ئیرادەیە من هەز دەکەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو دوو گرفتیان هەیە لەگەڵ یەکتر یەکەم متمانە لەگەڵ یەکتر لاواز بووە چونکە مەسەلەن ئێستا باس لە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم دەکرێت واتە تەسەوڕ دەکەم درێژیش دەکرێتەوە ئیتمامی مودەکە چی دەکرێت هەر دەگەنە نەتیجە خۆ ناکرێت ئەو پێنج لایەنە سیاسیەکە بەیەکەوە حکوومەتیان دروست کردووە بە سازان و پرۆژەیان هەیە و لە نەتیجە دواتر نەگەنە چارەسەرێک بۆ ئەو مۆزوعات سازانەکە دەبێت ئیتمامی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی تر لەوانەیە بکرێت ڕپاتیش ڕاستی بێ بەوەی سیستم ببێتە پەرلەمانی و سەرۆکیش لەناو پەرلەمان هەڵبژێرێ بەڵام من وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان دەڵێم متمانەیە لاوازە ئایا زەمان چییە وەکو 2013 کە درێژ کرایەوە جاریکە و قەرار بوو دەستور پرۆژە یاسای پرۆژەی دەستور تەواو بکرێ و جاریکە بێتەوە پەرلەمان و ڕاپرسی لەگەڵ بکرێ و ببێتە پرۆژەی هەرێمی کوردستان وەکو دەستور نەکرا ئەو متمانەیە دەبێت بۆ یەکتری بگێڕینەوە مەسەلەی ئیرادەش من واتە سەوڕ دەکەم هەندێک لەلایەنە سیاسیەکان ئەوانەی کە لە ڕابەرو دەسەڵاتی گەورەیان هەبووە نەک ئیرادەیان نەبووە بۆ تەواوکردنی پرۆژە یاسای دەستور و دواتر ڕاپرسی لەگەڵ بکرێ بەڵکو ئیرادەیان هەبووە بۆ نەبوونی بۆی دای من ئەو قەیرانانە درێژ ببنەوە بەس ئومێد دەکەم ئەو قەناعەتە دروست ببێت کە جارێکی کەوە دووبارە نەکەینەوە خاڵێکی تریش من کە دەمەوێت ئاماژەی لەگەڵ لەسەر بکەم بەڕاستی تەنها پرسەکەت نییە لە ویلایەتی هەرێم ێستا سێ پرس لەو وڵاتە هەیە دەبێ ئێمە لەسەریان گفتوگۆ و حیواری جدی بکەین یەکەمیان پرسی نەتەوەیی و سربەخۆیی و هەنگاونان بۆ گەورەبوونی نەتەوەی ئێمە کە هەمومان وەکو دروشم باسی دەکەین بەڵام لەسەر چۆنیەتەکەی ڕێک نین لەسەر میکانیزمەکانی ڕێک نەکەوتون پرسی دموکراسی هەمومان باسی دموکراسی دەکەین بەڵام تا ئێستاش گفتوگۆمان نەکردووە چۆن ممارەسەی دموکراسی بکەین مەسەلەی چاکسازی بۆیە من قەناعەتم وایە ئەو سێ پرسە بەیەکەوە دەتوانن سازانیان لەسەر بکەین و هەرێم بەرنەپێشەوە پرسی چاکسازی کە هەندێک جار بە بیانووی ئەوەی وەزعی هەرێمی کوردستان ناسکە دوشمنمان زۆرە پرسی ترمان لە پێشە جارێ پرسی نیشتیمانیمان لە پێشە چاکسازی دەخینە لاوە لەولاوە بە ناوی ئەوەی دموکراسی ڕەهەندەکانی یا پرەنسیپەکانی فرامۆش دەکەین چونکە جارێ نەگەیشتوینە بان حاڵەتێکی گەورە بۆیە من واتە سەوڕ دەکەم دەبێت ئەو پێنج لایەنە وەلایەنەکانی دەرەوەی حکوومەتیش چونکە لایەنی تریشمان هەیە لە وڵاتە لایەنی سیاسی و حیزبی سیاسیە هەموو بین لەسەر ئەو پرسە گەورانە سازانی گەورە بکەین و لەکتر تێبگەین لە وەصف و دروشم تێپەڕێ ئێستا هەز دەکەم هەمومان باسی وەصفی قەزیەی سربەخۆیی و ئابووری سربەخۆ دەکەین بەڵام هەندێکمان قسەی دڵی خۆمان لەگەڵ یەکتر نەکردووە بین لەسەر مێزێکی گفتوگۆ دانیشن قسەی دڵی خۆمان لەسەر مەسەلەی سربەخۆیی ئابووری سربەخۆیی هەرێمی کوردستان بە دەوڵەت بوون باشووری هەرێمی کوردستان بەری نەکوێ هەماهەنگیمان لەگەڵ پارچەکانی تری کوردستان یا مەسەلەی چاکسازی بین دانیشین قسەی دڵی خۆمان بۆ چاکسازی بکەین ئەگەر ئەو سێ ڕەهەندە گەورە کە چاکسازی و دموکراسی و پرسی نەتەوەییە لەسەریان کۆک بووین حیوارمان لەگەڵ کرد من واتە سەوڕ دەکەم پرسی سەرۆکی هەرێم پرسێک دەبێت زۆر ئاسان یەکلای دەکەینەوە مودەکەی درێژ بێتەوە بۆ 2 ساڵ یا زیاتر دەسەڵاتەکانی تعدیل بکەین پەرلەمانی بێ ئەوجا پەرلەمانی جۆری پەرلەمانەکە و چ جۆرە پەرلەمانی بێ خۆتان دەزانن ئێوە هەردووکتان یاساین و جۆری پەرلەمانی جۆرا و جۆری هەیە بۆ من وا دەبینم وەکو قسەی جەنابەت ئاماژەت پێکرد تێبینیم لەسەر ئەوەیە وتت پەرلەمانی کوردستان ناتوانێت ئەوڕۆ بە کەمینە و زەرینە پرسە گرنگەکان یەکلا کاتەوە تەواو هاوڕام بەڵام ڕابردووی پەرلەمانی کوردستان و ساڵی 2013 و پێشتر وامان نەبینیوە دەبێت ئەو جار لەوڕۆوە پەرلەمانی کوردستان ئەو ڕۆڵە ببینێ بتوانێ ئەو دەورە گرنگە بۆ سازان سازکە وەڵام من وا تەسەوڕ دەکەم ئەوەی دکتۆریش باسی کرد 23 حوسەیران لە هەرێمی کوردستان ڕۆژێکی طبیعی بوو چونکە پەرلەمان سەرۆکی پەرلەمان داوای لە کوتلەکان کرد بوو کاکە قەیرانێکمان هەیە کە بریتیە لە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم پرۆژە ئامادەکەن پرۆژە تەقدیمکردن و هێنانی بۆ پەرلەمان چه کودەتانیە و چه بێ ئەهمیەتکردنی پەرلەمانیە و چه ئاودی وکردنی یەکردنیە لە خزمەت بە قسانی جەنابتان وەردووتان یەکەم شت ڕاستیەکەی منە و لایەنانی ئێوە کە لی نابیستم بەڕوونی و بەدەنگی بەرز بڵێن بە پێی یاسای سەرۆکایەتی مودەتی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم لێرەدا کۆتایی پێدێن
والله بەوازەحی نایڵێن هەرڵێن سازانەکەین دکتۆرە پارتیش دەڵێ بەسەر چووە و ماوەی نەماوە یەکگرتوش وا دەڵێ کۆمەڵیش وا دەڵێ گۆڕان و یەکێتیش وا دەڵێ هەمومان دەزانین مودەکە 2 ساڵەکەی تەواو بوو درێژکردنەوەکەی لە ڕۆسی یاسایەوە تەواو بووە بەڵام ئایا نابێت بگەینە دەرچەیەک نابێت چارەسەر بدۆزینەوە ئایا دەکرێت ئێمە لەبەر ئەوەی دەرچەمانە تووشی دابڕان ببین پرسیارە لە دکتۆر بکەم وەڵی ئەم یاسایەکی سروش دەستوریە بەپێی هەر ئەو یاسا سروش دەستوریە کەواتە ئێوە بێدان بەوە دابنێن کۆتایی هات مدەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ئەمە یەک دوو هەمان 23 حوزەیران ئێوە لەسەر ئەنجومەن یاساییش دەنگتان ناگۆڕان چووە دەرەوە و ئەسەن دەنگیشتان لە هەر مناقەشە نەبوو کارەساتیش نەبوو بە زۆری نەشتەکە تێپەڕی و شتێکی گەورەش بوو شتێکی زۆر بەسیط نەبوو چارەنووسی گەورەی وڵاتی سەرۆکی هەرێم درێژکردنی وڵاتی سەرۆکی هەرێم هەمان شد بۆچی 23 6 ئاوا کارەساتی پامەکە بگە بۆی کاویستۆ قسەی خۆ بکە لە ڕاستیدا لە لای ئێمە دوور و نزیک پەیوەندی نییە بە کەسێک کە ناوی مەسعود بارزانی یاسایەکی نافذ المەفعولی 2005 پێویستە ئەم یاسایە جێبەجێ بێ لە کاتی جێبەجێبوونیدا تۆ دێی بە شێوازی جۆر بە جۆر لەو مەتبەخەی کە تایدا ئەم پرۆسەیە سازکەوە بەڕای من مەتبەخێکە بە تێگەیشتنی من ئامانجی خۆی و هەدەفی خۆی لە پێناو نیشتیمان و بەرژەوەندی گشتیدا نەپێکاوە بەقەدەرەوەی ئەم نامتمانەی و ئەم گرفتەیە کە مامۆستا مستەفا بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەی پێکرد کەواتە لە لای پارتی دیموکراتی کوردستان مەسەلە پەیوەندی نییە بۆی کە زارە دوو حاڵەت چەند حاڵەتێک دنابی دکتۆر زۆر باش دەزانێ ئەم ڕاستیە سیستەمی پەرلەمانی نموزەجێکی معەنت نییە فۆتۆکۆپیکەی لە بەریتانیا و بۆ سووریا لە سوید بۆ نەدوێت یا لە هۆڵندەوە بۆ تورکیا لە تورکیا بۆ ئیسرائیل و لەوێش بۆ بەغدا و لە بەغدا بۆ هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانی شێواز و هەندەسە و تێگەیشتن و تەفاهمی زیاتری شێوازی جۆر بەجۆری تایبەتی بەخۆی هەیە من ناگەمە قەناعات ئەمە عەقلانیەت و بەرژەوەندی نیشتیمان و کارکردنی سیستەمی پەرلەمانی بێ مؤەسساتێک لە دەسەڵات تەفریقی بە شێوازی جۆر بە جۆر و بڵی با مؤەسسەیەکی تریش مەرجەعی هەمووان بێ ئەگەر بڕیارە سیستەمی جەمعیەمان دەبێت ئەوە باشە ئەگەر باشە سیستەمێکی باشترین نموزەجی سیستەم پەرلەمانی هەڵبژێرین بۆ ئەم وڵاتە ئەوەی کە هەتا ئێستا هەیە ئەو یاسانە دادمان نادەن پێویستە کاراکتەر و تەفعیل و ئیسلاحی بکەین ئەمە پێویستە بە دەرگای گفتوگۆ و بە تەفاهم بێ ئەمە خاڵی دووەم بۆ دکتۆرە خانم هیچ پەیوەندی بە بازانیەوە نییە و پەیوەندیشی بە حاڵەتێکی تایبەتەوە نییە ومن ئەو کاتیش کارسۆزانە شایدین بۆ دەدا لە ڕۆژنامەکانی شوازەحە کە لەگەڵ یاسای ژمارە 19 2013 نەبووم بە هیچ شێوەیەک و تەسیحەکانی شوازەح و ئێستاش پێم وایە ئەو کاتە ئەکرا بە شێوەیەکی تر مامەڵەیەکی ترکابە جەنابەت دەزانی کاکەتوانە بۆ چەند لە حەزاتێک کە لە حەسیب ساڵحەوە بەرە و سەهۆڵەکە پیاسەیەکت کرد لە لای لەقی 4 هەڵوێستەیەک بکە و خۆت بکە بە دەنگدەرێکی پارتی دیموکراتی کوردستان و چاویش بجێرا لە پۆستە سیادی و ناسیادەکان لەسەر کۆمارەوە هەتا دەگاتە سەرۆکی هەرێم وە سەیری گردەکە و دەباشانیش بکە ئیشاڵا یەک بن و ئەم گرفتانە بۆ خۆشیان و بۆ هێمەش دێن لە ئارا و تێکەڵنەوە کۆتایی بە هەموو ئەم وەزعەبەیە ئینجا مەوقعی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر ئەوان و کۆی لایەنەکانی تریش لە پۆست و لە دەسەڵات و لە حکومڕانی و لە چیدا ببینە لەوان ئەم وێنێ کە تۆ بە پێچەوانەشەوە وەرە بۆ هەولێر هەفتەیەک بمێنەوە نەک وەکو کوردیشنا وەکو ئینسانێک پیاسەیە بکە هەتا زاخۆی تەحەدیاتەکانی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و 2 ملیۆن ئاوارە و ئەو وەزعی کە هەیە بگەنە پێشای خۆت بزانە داخوا وەزعی پارتی دیموکراتی کوردستان ئەمە تەخوین نییە و تەکفیریش نییە و بچووکردنەوەی لایەنەکانی تریش نییە داخوا وەزعی پارتی دیموکراتی کوردستان حکومڕانی کوردی لە بەرامبەر خواستەکان و پێداویستە نیشتیمانیەکان چۆنە بەراوردی کە بەحسە و گوتاری لایەنە سیاسەکانی تریش یعنی هەفتەیەک بۆ ساتێکی وەک بەراز ئەوە پارتی دیموکراتی کوردستان نییە کە ڕێگە نادا سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو کوردستان بێ کاکەتوانە لە ئینتخاباتی 92 بپرسەوە هەتا ئێستا ئەو کەسەی کە دەرفەتی نەداوە زۆرینی براوە ئینتخابی حاکمی کوردستان بێداخوا چەیە بەڵێ لەسەر من ئەو بلۆگبندی من لەسەر دووپاتیەوەکەمەوە یانڵی کە بەسەر ئەم چوارهێزایە تێپەڕی ئەوە پرۆژەکان هاوبەش بووە چکە و بلۆگبندی کە لێ ترسان ئەوە ڕوویە ئەوسا پرۆژەکانیشان بەسەر کردووە باوەکو ئێستا بوو یانی ئێستا وەکو ئێستا بوو ئەوەم هێزانە بەنەتیجا میشە بە دوای تۆڵەکردنەوە لە یەکتراگەڕێن من باوەڕم بۆ نییە لە 2009 تا ئێستا هیچ سازانێکی نیشتیمانی نەبوو بە پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بە لیژنەی سازانی دەستورەکەشەوە حکوومەتی سازانی نیشتیمانی لە لوبنانا بۆ نمونە
حکومەتی سازانی نیشتیمانی و حکومەتەیە کە لە ناو یاساکایان نووسیانە سولسی معطلی هەیە حەو وەزیر بکشێتەوە لە 21 وەزیر کابینە حکومەتەکەش پێڵەوە شێتەوە ئێستا هەموو حکومەتەکە بەدەستی سەرۆکی حکومەت خۆی دەتوانێت بە ئارزووی خۆی هەڵی بۆشێنێتەوە بۆی هەڕەشەی بکات لەسەر پەرلەمان ئێستا یەکێک لە سیناریۆکانی پارتی دیموکراتی کوردستان چی لە بەرامبەر هێزەکانی تر حکومەت هەڵەوەشێنمەوە گەر بەدڵم نەبێت بەڵام تۆ توانی بە ئەو چەکەش بەکاربێنی چوار هێزەکەی تر کە بەکارێن بێنە بەرحاڵ من گلەیەکەم لێستا لەو چوار هێزەیە چونکە ئەم چوار هێزە بۆ خۆیان پابندبوونێکیان بخۆیان دروست کردووە لە 26 هەموو پاشگەزبوونەوەیەکیان بە شکست بەسەریان ناشکێتەوە لەوەی کە جارێکتر بێننەوە ئەوەی کە ئێستا سیناریۆیەک لە سیناریۆکان ئەوەیە کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بە ناوی جیاوازتر نایانێن ئیتمام نایانێن درێژکردنەوە نایانێن تعدیل سەرۆکی هەرێمی کوردستان ویلایەتەکەی هاوڕابکەنەوە لەگەڵ مادی 4 یاسای سەرۆکایەتی هەرێما کاڵن ویلایەتی سەرۆکی هەرێم لەگەڵ چیایە لەگەڵ پەرلەمانە بێکەوە درێژەکرێتەوە کاتەمەشارەت لێ بکەم پێت وایە ڕەوایە سیستەمی سیاسی یا قواعدێکی سروج دەستوری بە زۆری نێو کەمینە بین عشیەت وضحاها ئەمڕۆ بگۆڕێ بە ئەبوو کاروان و سپینێ بە باوکی کازان لەو لاوەدیستان بگۆڕێتەوە پێت وایە ئەم گەمەکردنەگەمەیەکی تەندروست و پێم ڕەوانیە بەس بە یەک مەرج بە یەک مەرجە لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێما یاساکانی ژمارە 2 3 و 4 و 5 و 6 لە 2011 دەرچووە یاسای ئەنجومەنی وەزیران یاسای ئەنجومەنی ئاسایش یاسای دەستگای ئاسایش یاسای دەستگای دەستپاکی تعدیل یاسای هەڵبژاردن هەمووی بەیەکەوە بەیەک پاکێج مناقەشە بکرێت بۆ بزاد لە مۆزوعی یاسای سەرۆکایەتی هەرێما تۆ قەزەی ساسانی نیشتیمانیەکەیتە دەستبردن بۆ ئاەتێکی قورئانی ناتوانین دەستکاریکەی من گلیم لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی جاران ئەو بۆ ئەو شش پاکێجە بێنەوە لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێما دایبنێن لە مقابل پەنجە ببردن بۆ یەک بڕگە لە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموو یاساکانی تر بێت تعدیل بکرێتەوە ئەگەرنا ئەمە بەڕاستی ئەمە خۆڵ خەڵەتاندنە تۆ تەنها بازە سازای نیشتیمانیەکە لە یاسای سەرۆکایەتی هەرێم کامە یاسا بە سازاندن نەچوو یاسای ئەنجومەنی ئاسایش یاسای دەستگای ئاسایش یاسای دەستگای دەستپاکی ئەمە کات خۆی لە پەرلەمانە ڕامانە کردە دەرەوە کەس جوابی لێ ناینەوە کەس گوێ لێ ناگرێت زۆر باش هاوڕانی لەگەڵ برای خۆت کە یاسای ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش لە دایک بوو یاسای ژمارەیەکن کە کاتی خۆی 2005 ئەو کاتی گۆڕان و هەموو لایەنەکان کە هەشتێک پاشکۆ بێ بۆ یاسای تۆ بڵێ ئاخر لە سروشتی ئەم یاسای یاسای دەستپاکیش بە سازانەوە هەموار کرایەوە لەم خولەدا و هیچ کێشەیەکی هەرێمی کوردستان ڕەفزی کردو دوای پرۆژەکەش و لەبەرەوەی کە ئەو داواکاری کە بوو بەخشەبا جوملەکە لەبەرەوەی ویلای قەزایی دابوو بە هەیئەی نەزاهەت ئەمە دروست من جارێکتر ئەمە دووپاتەکەمەوە بەڕاستی بوونێکی ڕەها هەیە لە نێوان ئەم دەستکاریکردنەوە بەڕێز مەسعود بەرزانی لەگەڵ خۆیەتی یعنی ئەم مۆزوعە لە بیری پارتی دیموکراتی کوردستانە لە ماوەکانی ڕابردووە ئەم ماوەیە و نەزۆر ناخوێنێ بۆ دەستکاریکردنی دەستوری ئێستاش نەچوە بچێ ئەم چوار هێزە ئەتوان ئەمە جاریکە چارەسەر بکەنەوە ناو دەستور بەڵێ ئەمە لە ناو دەستورە تەسبیت بکرێتەوە بەڵام ئەگەر سازانەکەی لەگەڵە یعنی ئەم 2 ساڵی کە ئێساوا قەرارە من تەسەورەکەم بۆیە من نیگەرانم لە ئەندام پەرلەمانەکان چکە لە پشتی ئەمانە شانۆگەریکی ترە گوزەرە شانۆگەریەکەش ئەوەیە کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ویلایەتی پەرلەمانە درێژەکرێتەوە ئەبێ بە 2 ساڵ و ڕێکەوتنەکەوە ئەمە تەرحەکەیەوە پێشنیازەکەیە کە ئەبێ پارتی پێڕازی بێت چکە ئێستا وای لاتوە هێزەکانی تر کە داواکە نیشانە یاسایەکە ڕێکەوە داواکە لە پارتی دیموکراتی کوردستان بەم پرۆژەی رازی بێت لە هەموو حاڵێک لە بەرامبەر ئەو 2 ساڵ لە بەرامبەر ئەمە دوشتانە یاساگەلێکی زۆرمان هەیە و کوتمە و یاسانی کە لە ڕابردووە دەرچوون و گومان هەبووە لەسەری دوو جێگیرکردنی هەموو ئەمە ناو دەستورەکەیە بەڵام لە هەموو حاڵتێکە ئێستا ئەو چوار لایەنە خۆیان خسۆتە دۆخێکەوە هەموو دەنگدانێک بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان جال ناو پەرلەمانە بیاخو لە دەرەوەی پەرلەمانە بێت ئەمە بەشکستێک بۆ ئەو چوار هێزە لە قەڵەمە دێت پاشان یعنی ئێستا وای لاتووە ئەوە یەکێکە لە گلەیەکان سەرۆکی هەرێمی کوردستان من بەش بە حاڵی خۆم سەرۆکی هەرێمی کوردستان با بە دەنگدانی ڕاستەخۆ بێت بەڵام سەلاحیەتەکانی تەشریفاتی بێت نەک لە ناو پەرلەمانە دەنگی پێ بدرێت و سەلاحیەتەکانی وەکو ئێستا سەلاحیەتی سەلاحیەتی تەشریفاتی بێ کاکە لەبەرەوەی پەیوەندی بە نظامی پەرلەمانیەوەی ئەم مۆزوع ئەم دەسەڵاتە درێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا لە پارتی دیموکراتی کوردستانە کەواتە سەرۆک وڵاتێک نییە لە سیستەمی پەرلەمانی هەر جەنابەت قازانجەکەی کاتی پرسیارەکان دەکەم بە ئیجازەی کاکتوانە کەواتە بەڕای جەنابەت لە سیستەمی پەرلەمانیدا سەرۆک وڵاتێک نییە دەسەڵاتی زۆر زیاتریش بێت کە لەوەی لە چێ محاسبەی سەرۆکی هەرێمی کوردستانی کردووە لە ماوەکانی ڕاوند چی ئەتوانێت تۆ بەس ئێستا وەڵامت دەدەمەوە بەس ئەگەر بفەرمی جەنابەت وەڵامی بدەوێت کەواتە لە سیستەمی پەرلەمانیدا کاکە دکتۆر جەنابەت دڵنیام وەک دەڵێ لە زیرەکی و لە ئیمکانات و لە تاقەتی توێژینەوەت و لە تۆ دکتۆر زانا یعنی ئەوەندە کافیە سەرۆکی وڵات سەرۆکی هەرێم نییە لە سیستەمی پەرلەمانی دەسەڵاتەکانی زۆر زیاتر بێت لەوەی کە لە قانون ژمارەیەک یا لە پرۆژە دەسوود داهات بەڵێ هەمانە بەڵام ئایا نظامێکی دیموکراتی نظامێکی دیکتاتۆری ئەمە گرفتەکە زۆر باش ئەگەر بفەرمووی هەر کاتێک توانرا نەسێک دابدرێت محاسبەی سەرۆکی هەرێم کات هەر کەسێک بێت ئەو کاتا توان یەکێ لە بناغە سەرەکیەکانی نظامی پەرلەمانی کوردستان جێگیر بکەین بەڵێ من خۆم من ڕای خۆم لەم لەسەر مۆزوع ینی تەمان کورتکردنەوەیەکێ لە سەرەوەی کە ئەم سیستەمە بگۆڕێ لە
سەرۆکاتی بۆ پەرلەمانی مناقشەیەکی زۆر هەیە بەڵێ لەسەرەوەی کە کام سیستەمە بۆ هەرێمی کوردستان باشکە من تەقدیراتی خۆم وەکو چاودێرێک نظامی ڕیاسی و نظامی پەرلەمانی و ڕزامی مەلەکی و هەموو نظامانە باشن هەموو نظامانش خراپن نظامەکان لە ئەخیرە باش و خراپیان نییە ئەوەی کە خراپێکە بەکارهێنانێتی پرسیارەکە لەوەیە ئێمە بە بەراوە بە وڵاتی خۆمان تاوان لەمە ناکرێت وەکو برادران باسییان کرد نمازیجی وڵاتان بێنین یەک دنیا نمونەی پەرلەمانی هەیە خراپ یەک دنیا نمونەی ڕیاسی هەیە خراپە یەک دنیا نمونەی مەلەکی خراپ و باشیشن هەمووان ئێمە بە وڵاتی خۆمان بە بەراورد بەم سیاقە کولتوری و سیاسی کە ئەم ململانەیە هەیە و ئەم کۆمەڵگەی ئێمە چی باشە بۆ ئێمە ئەمە پرسیارەکە ماما بێ لە بینی خۆمانە بگەینە سیغەیەک بۆ ئەوە ئەمەی کە پەیوەندی بە مەسەلەی 23 حوزەیرانەوەیە ڕاستیەکەی با باسیکن ئەوی ژەوەیە پارتی لە هەموو جونگەکانی ترێ وڵاتەیە بەهێزترین حیزبە پارتی لە یەک شوێنە زەعیفەویش پەرلەمانە لە ماتماتیکی دەنگانی 23 حوزەیرانە زەعیف بوو لە قاعەکە بیتە دەرێ لە ژوورەکانی پەرلەمانی شار پارتی بەقوتە مۆزەفەکانی پەرلەمانیشە ئەنجا چ جای هەموو موانعەکانی تری حیاتی ئەم کۆمەڵگەیە کەواتە تۆ باسی معادلەیەکی سیاسیەکە کە هێزەکەی لە هەموو هێزەکانی تر بەقوترە بەڵام وەسعێک ڕوویەوە ماتماتیکیان زەعیف دەرچووە لەم معادلەیە وەکو تەلەبەیەک وایە لە هەموو دەرسەکانە معفوو بێ یان نەوەی هەبێ بەس لە بیرکاریە خراپیان ناوێت لە ئاخیرا سەرەکە دەرەجەکانی بەرزە پرسیارەکە وەیە ئێمە ئایا بەوە ڕازی بین تەنها لەم تەحالوفی ماتماتیکیی پەرلەمانە کە ڕوویە پارتی زەعیفەی تر وا بزانین بەبێ پارتیە ڕاشتەکە بەبێ پارتیە توانین ئەمە ڕاکێشین ئەم هاوپەیمانە بە پێچوانەوە بەبێ گۆڕان و بەبێ یەکێت و ئەوانی ترش ئەمە ڕەوایە دکتۆر چەمان تۆ یەک شت ئەمێز بڵێم لەسەر سیستەمی کام سیستەمە باشە بۆ ئێمە ئەبێ مقایسەی خۆمان بکەین بۆ وڵاتانی کە دیموکراسیتیانە تازەیە و وڵاتانی کە تازە دروست بوون بۆ نمونە لە پاش هەڵوەشانەوەی کۆمینیزم لە هەنێ دەوڵەتە کە سەر بەخۆیان وەرگرت مقایسەیەکی بولگاریا و جۆرجیا بکە ئەو سیستەمی کە سیستەمی پەرلەمانیە لە جۆرجیا سیستەمێکی دیموکراتیە لە ڕێی اقتصادیەوە پێشکەوتووە مافی مرۆڤتیایە پازرێزراوە ئەو سیستەمی سەرۆکایەتی لە جۆرجیا یەک دنیا کێشەی خستوەوە لەبەرەوەی ئەو کۆمەلگایانی وەکو ئێمە لە سیستەمێکی دیکتاتۆری نەجاتیان بۆ پێویستیان بە هەر نەک پێویستیان لە سیستەمێکی تاگڕەوی کە دەسەڵات بکەوێتە دەست سەرۆکێکی بەقوتەوە زۆر ترسناکە و ئەشێت دیکتاتۆریەتی لە دروست ببێتەوە بۆ ئێمە سیستەمی پەرلەمانی سیستەمێکی گونجاوترەوە بە پێی لێکۆڵینەوە سیاسیەکانی کە کراوە ئەو سیستەمانی کە پەرلەمانین لە ڕووی اقتصادی و زۆر زیاتر باشگەشاکەن لە ڕووی جیاوازی حزبیەوە فرە حزبیتیانە زۆر ڕێژەی بەرزترە بە بۆ نێنشەوە نوێنەرایەتی حزب بچووکەکانیش باشترەکرێت کەواتە پرۆسەیەکی دیموکراتی ترەوە بۆ ناوچەیەکی وەکو ئێمە کە دیکتاتۆریەتی زۆری بینیوە لە هەمووی گونجاوترە لە ئێستا بەلامەحی سیستەمی هەرێمی کوردستان پەرلەمانی نییە بەڵێ بەڵام دەردی کاگەبوو بەکروتی بە تامی سەرۆکایەتی بڵێ ببورن کاتیش کەممان حەزەکەم بێ مامۆستا مستەفا بەس پێم وابوو من حەقمە قسە بکەم وەڵای ئەو بێکم بە ڕۆژوە دوو هەم تۆرزانات بەڕۆژوە بەس ئەوە لە هەولێر هاتینەوە مسافرن بۆتان هەیە فەرمووی وڵا پرسیارێکت کرد وتت مەسەلەن لە پەرلەمان و ئەو مەسەلەیە ئایا بەبێ پارتی کە باسی ماتماتیک و دەنگدانەکەت کە یەکلا دەبێتەوە و ئایا بەبێ چوالانەکەی تر یەکلا دەبێتەوە من قەناعەتم وایە 23 حوزەیران پێی وتین ئەو بلۆک بەندەی ساڵان تێپەڕی مەسن هەرێمدا بەش بوو بێ بە دوو هێز هەر کاتێک ئەو دوو هێزدا ویستیان تەحالوف بکەن تاوە بێ چۆتە قۆناغێکی تر بۆیە پێم وایە هیچمان ناتوانین ئەوی تر ئاوتکەین دەبێ ئەو یا نەزاڵکەین من هەر لەگەڵ ئاوتکردنی هیچ هێزێک نیم ئێمەوە گرفتێکمان بووە لە ڕابردووی مێژووی خەباتی خۆمان لە 23 ساڵی ڕابردوو حکومڕانی ئەوەندەی لە بیری ئەوەی بووین من هێزەکەی تر ئاوت کەم لاواز کەم زەعیف کەم تەخوینی کەم ئەوەندە بنیاتنان و گەورەی نەبووە بۆیە من وا تەسەوەر دەکەم لە دیدی هیچمان ئەوە نییە ئێستا لە پارتی دموکراتی کوردستان لە تێڕوانین و دیدی ئەوە چۆتە دەرێ بتوانێ وەڵا لەگەڵ هێزێکی تر هاوپەیمانێتی کە ئەوانی تر کاتە دەرێ پرسە نیشتمانیەکەش ڕێگامان پێنادا یعنی ئەو ڕۆی دۆزی گەلی خۆمان ڕێگامان پێنادا من لەگەڵ هێزێک لە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە یەکەوە بیانەوێ ئەو بە دە کورسی و ئەو بە ئەوەندە کورسێکەوە تێی پەڕێنێ و حساب بۆ خەڵک نەکە ئەوە بۆ هەردووکمان مەقتەلە یا بەیانی هەر گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بیانەوێ بە یەکەوە شتێ بکەن هێزێکی تر قەناعەت پێ بکەن ئەوانە لە دیدی سیاسیەکانی ئێمە من وەکی ئاگادارم هەمویان کاڵ بۆتەوە
بەرەو ئەوە ڕۆیشتووە کە نەیهێڵن دەبێ بگەینە سازانێکی گشتی بەس ئەو من خاڵێکم لە دوورەوە هاتم قسەی کۆتایی بڵێ وڵی مستەفاادە کۆتایی پێبێنێ لە دوورەوە هاتم ئەگەر یەک کەلیمە بە درێژایی ئەو حکومەتانی دروست کراون پارتی دموکراتستان دەرگای کردوەوە بەردەوام بۆ هەمویان هیچ قانونێک نییە بەبێ سازان تێپەڕی بێ پارتی بخۆی باش دەزانێت 50 زائیدیەکی نییە ئەگەر یەکیشی هەبێ خەمەکان نیشتیمان بە تەنها بە زۆرینەیەک و بەلایەکەڵ ناجێن هیوادارن نیشتیمان لەم قۆناغەدا نەجاتمان بێ و ڕزگارمان بێ بکوینە قۆناغێکی تر ئەم پرسانە ببنەمای گفتوگۆ و مێزی سەرەکی ئەوانی تر لە لای من زۆر سانەوینەکو جەنابەت ئاماژەت بێ حەسی سەمێک بێ لە کۆتاییدا ئەگەر قسەکەی دکتۆرزانە بەم شێوەیە وەربگرن باسی لوبنانی کرد بەڕای من پێویستە لە نێوان هێزە کارکتەرە سەرەکیەکانی ئەم وڵاتە جگە لە دەستور ئیشاڵا دەگەینە نەتیجەیەکی زۆر ئیجابی بەڵام ڕێکەوتنامەیەکی گشتگیر هەبێ وەکو قۆناغی ڕاگوزەری ئینتیقالی ئەم قۆناغا بەرەو ئایندەیەکی گەشت وەکو کاک مستەفا و تێگەروانەیەک لە 23 شەشەوە تێگەیشتبوون ئەوەیە کە هیچ هێزێک قسانەکرێت لە مەشهدی سیاسی هەرێمی کوردستان چونکە دووبارەکردنی ئەزمونەکانی پێشترە دای لەبەر نەکەم کاتەکە تەواو بۆ بێ کۆتایی بەرنامەکە بێنن زۆر سپاس بۆ میوانە تایبەتەکان لەگەڵ میوانە هەمیشەکانی بەرنامەکەمان تاڵقێکی تری دیالۆگ شاد و سەلامەتون